ولی بینران او کجای سرنجی بود چارچوبه وی پاکیج دا حالبتا کومکه برپرسینگی کمی سنترین لیکولین استراتژیک امریکا بحث گرینگیا سرادانا سروک حکومت کردستان واشنطن و گرینگیا رول واشنطن و زیادتر پیش دبرنا پیوندی دیگر هرما کردستانی که رفت سنتره بشکن جدارتنا نقشه سیاست و استراتژی امریکا و پاراسنا برجاندین امریکا حالبتا و اوت بیژن جه سرنجی دکتور جیار آغاپور او رببری سنتری آشتی واسایش مرویه لزانکوا امریکی کردستان لدهوک اول دهوک گلمه دکتور دماتا باش به ایدی اگر ام بحث سردانا سرک وزیر مسرور بازانی واشنطن کم تایبتی دوی توقیت دا دنها دا کو دور دکومه که پرزگیری کن جدی گواردنو و گواردنان در باز دبه خویندنا تا بوفی سردانه گلو بله دم باش برا هر وکو لراپورتکش دبستان کرد یکیگ لگرینگی او یکیگ ل ئەوەی کە ئەو سەردانە زۆر گرنگاتەوە کاتە من پێم وایە ئەو سەردانە بە تەنیا ناتوانانی خوێندنەوەی بۆ کە ئەو سەردانە درێژەی ئەو سێ کوچکە سەردانەیە کە حکوومەتی هەرێم و جەنابی سەرۆکوەزیران لە یەک مانگی ڕابردوودا دەستیان پێ کردووە لە داڤوسەوە دەستی پێ کرد لە دانیشتنی دۆبەی درێژەی پێدرا و لە ئێستاشدا بەدوودکە گەیشت هەمووی ئەو سەردانە ئەگەر ئێمە سەرنجیان بدەینە لە کاتێکی زۆر هەستیاردان یعنی لە کاتێکدا بۆ کە بۆ زۆر جار بۆ دۆستان و بۆ نێرانی هەرێمی کوردستانیش ئەو پرسیارە ساز ببوو کە بەڕاستی ڕۆڵ و پێگەی استراتیژی و جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان بۆ چۆ دەڕوا ئایا بەڕاستی ئەمریکا لەو قەیرانەی کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا دێتە پێشەوە بە تایبەتی ئەو ڕووداوانەی کە هاتە پێشەیە کوردستان بەجێ دێڵەیە بەجێناڵە لە پەرسی هەرێم و بەغدادا چۆن وەڵام بداتەوە ینی پێم وە هەموو ئەو سەردارانەوە بە تایبەتی ئەو سەردانی ئێستاش کە لووتکەکەیەتی هەموو وەڵامێک بۆ ئەوانەیە کە ڕۆڵ و پێگەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم بەرزتر نیشان دەدا. ولی دکتور ئەنتۆنی بڵینکن وەزیرە دەرێ ئەمریکا دجیڤینا دگەل مەسرور بارزانی سەرێک وەزیران گوت کوام پشتبانیا کردستانێکە بەهێز دکەین ئەvە بخوا دەستەواژەیەکی گرنگە تو زانی بڵینکن سەرۆکاتیا دیبلۆماسیەت و سیاست و بەرژەوەندین ئەمریکا لە دەرێ ئەمریکا لە جیهانە دەرە دکە ئەvە بخوا تا چەند پەیامێکە کونکریتیە گەلوک و فعلا پێگەی هەرێما کوردستانی لە واشنطن پێگەیەکی گرنگە بەڵێ ئەو دانیشتنە بەڕاستی گرنگ بوو بە تایبەتی ئەو ینی وشە بە وشەیە و قسانەی کە ئەنتۆنی بلینکەنس کوتی هەڵگری چەندین مانا بوو ئەوەی کە کوردستانێکی بەهێز بەڕاستی پەیامێکە بۆ یەکێک لە پێشدا بۆ وڵاتانی دراوسەی کوردستان کە کوردستان دەبێت بە بەهێزی بمێنێتەوە چونکە کوردستان یەکێک لە هاوبەشەکانی ئەمریکایە بۆیە بێهێزبوونی کوردستان واتە بێهێزبوونی ئەمریکا لە ناوچەکەدا لەباری مەبەستم لەباری جیۆپۆلیتیکیەوە ئەو پەیامێکی گرنگە و هەروەها لەلایەکی دیکەشەوە لە 2017 بە ولاوە هێندێک بەڕاستی گومان ساز بوو لەسەر سیاسەتی ئەمریکا بە نسبەت کوردستان و زۆر کەس باوەڕانەوە بوو کە ئەمریکا بە تایبەتی لە 1-2 ساڵی ڕابردوودا ئەمریکا کوردستانی لە بەرابەر بەغدادا بەجێهێشتووە چراسەوزێکی بە بەغدا داوە کە هەر جۆر پێی خۆش بێ بتوانێت لەگەڵ کوردستان مەعاملە بکە بەڵام ئەو دیدارە ئەو پەیامە بوو کە هەم بۆ دەرەوە بۆ وڵاتانی دەرەوە و هەم بۆ عێراق کە ئێمە کوردستان هاوبەشین بەڵام کوردستانێکی بێهێزمان نایە کوردستانێکی بەهێز و سەرکەوتوماندەیە و ئەوەش بۆ خۆی مەسەجێکی گەورەیە کە بتوانێت ڕێڕەوی داهاتووی کوردستان لە چەند ساڵی داهاتووە دیاری بکە. جبلی وزیر دەرێ کومێکی سەناتۆرێن بە باندۆر کۆڕۆلێکی کاریگەر هەیە لە دارێتنا سیاست ئەمریکا بەتایبەتی لە دەرێ پاراستنا بەرژەوەندین ئەمریکا گوت لینزی گراهام گاوژی پشتەوانیا کوردستانێکی بەهێز دیکە دوێیەکی چاوبینی گەلوبان هەفدیتنان چاوبینی لەنزی گراهام یەکێک لەو سەرناترانە بۆ کە هەمیشە بەڕاستی پشتیوانی کوردی لە هەموو بەشەکانی کوردستان بەڕاشکاوی کردووە و نەیشاردەوە بەس ئەوەی کە ئێستا دیسان ئەوە لەگەڵ وەزیری دەرەوە لەگەڵ بە تایبەتی لەگەڵ دەوڵەتی بایدن خەریکن بە هەردووکیان یەک پەیام دەدەن ئەوە زۆر گرنگە پێشتر ینی سناتۆرە بە تایبەتی کۆماری خوازەکان هەمیشە نزیک بوون لە کوردستان بەڵام ئەوەی کە هەمیشەی مەبمانجێی پرسیار بوو کە بۆچی سیاسەتی بایدن و وەزارەتی دەرەوەی ئەمریکا
تەڕادەیەک سست بۆ بەنسبەت کوردستان بەڵام ئێستا کە لێنزی گراهامیش کە ئێستا کە بلینکن و ینی ئیدارەی بایدەنیش هەر دێنە سەر ئەو سیاسەتی کە پێشتر سێنەتۆرەکانی وەکو لێنزی گراهام یا ئەوانی دیکە بوویانە ئەمە بۆ خۆی گرنگایەتێکی پەیامەکانی لێنزی گراهام و پەیامەکانی ئەنتۆنی بلینکن دوو پات و چەند پاتە دەکاتەوە کە ئێستا ئێمە لە سیاسەتی ئەمریکادایی تر پشگیری بۆ کورد تەنیا کەسەکانی بەڵکو خەریکە دەبێتە پۆلیسیەکی باش و دەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمەی کە لە 2003 ئەمریکا بۆ کوردستان دەستی پێ کرد ینی ئەو وەڵامێکی باشە بۆ پرسیارانەی کە بۆ ئەو گومانانەی کە لەسەر دەوڵەتی بایدن ساز بوو ئێستاکان. بەڵێ دکتۆر تو زانیشی کە سەردەنا هەفتەمە و هەرێما کوردستانی هەوڵێکە هەرێمی هەیە ji birî hêrişên mûşekî hewlekê navxwayî heye ku bergeyekî yasayî bikene ser wê hemû hewlên qalibdana herêma Kurdistanê. Kewata ev ta çend peyameke gel û bivan aliyên vê hewlê dizên wasa zer dikin ku êdî herêma Kurdistanê şaliyê civaka nêvdewletî ve hat ke piştgوyê xistin. بەڵێ هەروەکو لە پێشدا من ئەرزمکردن پەیامەکە هەم بۆ دەرەوەیە بۆ وڵاتانی دەرەوەیە هەم بۆ ناوخۆشە بۆ دەرەوە بە تایبەتی بۆ ئێستامە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوای شەڕی غەزەوە بۆتە دووبەرە و کوردستانی ئێستا بە هەر جۆرێک هەیە نەتوێت شەڕی ینی لەو شەڕە تێوە نەگلێک کە لەنێو ئەو بەراندا هەیە بەس هەمیشە ئەوە کوارزمکردن و پرسیارە هەبوو کە ئەمریکا نای هەیە پشتیوانی لە کورد بکە بەڵام ئێستا ئەو پەیامەی بە دەرەوەدا بووە ناوخۆش بە تایبەتی ئێستا کە ماوەیەکە عێراق ئەوەی کە لە ئەدەبیاتی بە تایبەتی لە نێو ئاکادمیادا بە نێوی لافێر ینی شەڕی یاسایی خەریکە لەگەڵ کوردستان دەست پێ دەکرێت بە تایبەتی لە قسەکانیاندا بە تایبەتی قسەکانی ئەنتۆنی بلینکن کە باسی پشتیوانی ئابووری دەکا باسیەوە دەکا کە ئێمە هاوبەشێکی نەتەنیا استراتیژیکی سیاسی و مێژووین بەڵکو ئابووریشین و ئەوە دەبێتە هۆی مەسەجێکی باش بۆ دەوڵەتی عێراقیش کە لەوە بۆ لاوە نەتوانێت بەو شێوەیە کە بە تایبەتی لە یەک ساڵی ڕابردوودا لەگەڵ کوردستان جوڵاوەتەوە بۆ شێوە بێ من سەرۆک بارزانانی بەگیرێدەین سەرۆک بارزانانی داوی لێدوانێکە ڕۆژنامەبانیدا دەبێژە ji bilî çiyayan me heval û hevpeyman û dilsûzên baş ser astên nêvdewletî jî hene kewata pêwîst e xelek bizan be gelo ADF herême bê xwedan bê piştevan nîne. بەڵێ بەڵێ زۆر پەیوەندیدار و زۆر جوانە ئەو شتێک بە تایبەتی کە لە ئێستادا ئێمە هەمیشە ئێمە ناتوانین ئەوە بەڕاستی ئینکار بکەین کە بڵین ئەمریکا دۆستی ئەمریکا بە تایبەتی لە 2003 لە 91 بۆ ولاوە هەمیشە بە شێوەیەک دۆستایەتی کوردی کردووە بەڵام ئەو دۆستایەتە سەر و خواری بووە ینی زۆر جار باش بۆ زۆر جار بەڕاستی لەو ئاستانە بۆ کە پێویستە زۆر جار بە هۆی ئاڵوگۆڕێک کە لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا هاتووە و گۆڕینی کەسەکان گۆڕینی حکوومەتەکان ئەو هاوبەشیە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە بەڵام ئێستا کە لە یەک ساڵی کۆتایی دەوڵەتی بایدندا خەریکە هێندێک بەڕاستی سیاسەتەکان دەگۆڕدرێ و ئەو گڵۆپە سەوزانە بۆ کورد زیاتر هەڵدەکرێتەوە لە نێو سیاسەتی دەرەوەدا ئەوە ڕێک دەرخەری و پەیامەیە کە ئێمە دۆستمان هەیە بەڵام ئەوەندەش بزانین کە دۆست و دوژمن لە سیاسەتی نێودەوڵەتیدا بە پێی بەرژەوەندیەکانە ڕۆژێک دەتوانن دۆست بێ ڕۆژێک دەتوانێت دوژمنت بێ بەڵام ئێستا ئێمە بتوانین ئەو دەرفەتە بخۆزینەوە دەتوانین لەو دۆستایەتیە کەڵگۆگرین ئەگەر ئێزنم بدە یەکێک لە خاڵە گرنگەکانی کە بەتەوەش هەر لە پەیوەندیدار بۆ باسەیە باز بکەمێکی لە قسەکانی کە بلینکن باسی کرد ئەوە بوو کە باسی یەکڕێزی نێوماڵی کوردی کرد ینی ئەمریکا ئەگە ئەوە پەیوەندی بدەم بە ئەو فەرمایشی جنابەت کە باست کرد کە کوردستانێکی بەهێز ئەمریکا دێ هەیە بەڵام کوردستانێکی بەهێزی یەکڕێزیشی دێ ئەوە زۆر گرنگە کە ئەو پەیامەش ئێمە وەرگرین کە هێزە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان ئەوە بەڕاستی بەجددی وەرگێن ڕەنگە ئێمە ئەگەر ئەو پەیامە وەرنەگرین ڕەنگە ئەو پشتیوانی ئەمریکاش ئاڵوگۆڕی بەسەردا بە هەرۆ کودی تومانەکە لە قۆناغەکانی جیاوازدا ئاڵوگۆڕی بەسەردا هاتۆ بەڕاستی. بەڵێ البەتە بوو یەک ڕێزیەکی سەرۆک بارزانانی گوتێدی هەوڵێتمە بوو یەکێکی بەردەوامن بەڕێز دکتۆر ژیار ئاغاپۆری ڕێبەبەری سەنتەری ئاشتی واسایی شەمەروڤی لە زانکۆ ئەمریکی کوردستان لە دهۆکێ وە لە دهۆکێ گەلمە بوو سپاس دکتۆر.